بەناوی خوای گەورە سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ نزیکبوونەوەی وادەی دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ساڵی 2020 بۆ 2021 ناڕەزایەتەکان لە هەرێمی کوردستان لەلایەن مامۆستایانەوە دەستی پێکردوێتەوە. ئەمڕۆژ لە شاری سلێمانی مامۆستایانی ناڕازی گردبوونەوە و داوایان کرد حکوومەت تاوەکو دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن کێشەی لێبڕینی موچە و پێراویستەکانی خوێندن چارەسەر بکات بە پێچەوانەوە هەڵوێستی خۆپیشاندان و بایکۆتیان دەبێت. ئەم شەو لە بەرنامی ئەمڕۆ لە بەش یەکەم بە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی سەرۆکی یەکێتی مامۆستا ئەحمەد گەرمیانی بووبرن سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان لە بەش یەکەم تاوتوێن پرسە دەکەین هەروە لە بەشی دومیش بە میوانداری مامۆستایانی ناڕازی قسە لەسەر پرۆسەی خوێندن دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین. بەهۆی نەبوونی موچە و لێبڕینی سەدا 21 لە موچەکانیان مامۆستایان ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی سەرتاسەری لە هەرێمی کوردستان. لەگەڵ ئەوەشدا خوێندنی ئەلکترۆنی ڕەت دەکەنەوە پێیان وایە هەنگاوێکی خراپە بۆ دواکەوتنی سیستەمی پەروەردە و فێرکردن. لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی گردبوونەیەکی ناڕەزایی بەڕێوەچوو یاداشتێکی ناڕەزاییش خرایە ڕوو. پێدانی موچەی تەواوەتی بێ لێبڕین و دەستکاری کردن هەموو 30 ڕۆژ جارێک یاریکردنی چارەنووسی موچەی بەناو پاشەکەوت کراوەکان و نەدراوەکان بە شێوەیەک مای ڕەزامەندی سەرجەم موچەخۆران بێت. خوێندنی ئەلکترۆنی ئۆنلاین ڕەت دەکەینەوە و پێمان وایە ئەو جۆرە خوێندنە لە هەرێمی کوردستاندا سەرکەوتو نەبووە و سەرکەوتوش نابێت. ڕایدەگەێنین لە ئەگەری پشتگوێ خستنی داواڕاوەکانمان یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن دەکەینە بەسەرەتای خۆپیشاندان و ناڕزایەتی و دەستپێکردنی خەباتێکی مەدەنی درێژخایەن و هەموو جۆرە میکانیزمێکی شارستانی بۆ جێرانەوەی شکۆ بۆ تاک و کۆمەڵگە و پەروەردە و مافەڕەوەکانی مامۆستایان و موچەخۆران لە بەردەمماندا کراوە دەبێت. ئەم دەسەڵاتە هەموو بەرنامە ڕێژیەکانی ئەوەیە کە کۆمەڵگەیەکی نەخوێنەوار کۆمەڵگەیەکی کۆی لە ئاسا لە داهاتووە بۆ خۆیان بۆ کوڕەکانیان بۆ کوڕەزاکەیان هەتا بمێنن خۆیان زەعیم و سەرکردە بن. ئێمە بە هیچ جۆرە لەگەڵ سیستەمی بە ئەلکترۆنکردنی خوێندنانین چکە زەرێکی گەورەی لە پرۆسەی خوێندن و لە بەتایبەتی لە فێرخوازەکانمان چکەی فێرخواز توانای ئەوەی نییە بتوانێت بە بەردەوامی 3 ساعت 4 ساعت و ناو پۆلەکانی خوێندن نییە بتوانێت دابنیشە لەبەر و کاریگەری خراپی هەیە بۆ سەر دەرونی فێرخواز پێش و کاریگەری هەبێ بۆ سەر پەروەردە. بێگومان لە 27 مانگا تا 27 مانگە بێ حکوومەت جوابێکی هێرێنی باتەوە ئەگەرنا بە دڵنیایە و خۆپیشاندانی سەرتاسەری ئامادەکاری بۆ کرا و دەست پێ کرێت. کارەکان تەواو بووە. تا ئێستا وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا کۆکن لەسەر ئەوەی کۆرسی یەکەمی خوێندن بە شێوازی ئۆنلاین بەڕێوە بچێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەفتەیەک بەر لە ئێستا لەگەڵ بەشێکی دیکە لە ڕێکخراوەکان بەڕێوەچوونی خوێندنیان بە شێوازی ئۆنلاین بە زەنگێکی مەترسیدار زانی بۆ سەرکەتی پەروەردە. مامۆستایانی زانکۆ پەیمانگاکانیش هۆشداری دەدەن لە شکستی کەتی پەروەردە لە ئەگەری جێبەجێ نەکردنی داواکاری مامۆستایان و چەسپاندنی خوێندنی ئۆنلاین. ئێمە بەکەرتی پەروەردە و بە خوێندنی باڵاشەوە لە ئەزمموی ساڵی ڕابردووەوە گلەیەکی زۆر هەیە لە پرۆسەی خوێندنی ئۆنلاین و بەردەوام ڕێنماییەکان لە گۆڕانکاریایە کە چۆن خوێندنەکە دەست پێەکە. من لەو بەشەی کە خۆمان کۆبوونەوەمان کردووە ئەم ساڵ لە سەرەتای مانگی نوێیە وەکو شخصی خۆم پێشنیاری ئەوم کردووە کە خوێندنی ئۆنلاین یان ئەلکترۆنی ڕەت بکرێتەوە و پێشنیارمان کردووە بۆ نمونە ئەکرێت دەوام تا 8 مانگ بێ بۆ نمونە گروپی پۆلەکان زیاتر بکرێ بۆ ئەوی خوێندکاری کەمتر دیابێ. ناڕەزایەتیەکان ینی هەرچی شێوازی مەدەنیەی گرینە بەر لە کۆی شار و شارۆچکەکانە تەنانەت بە دەبەری زەردیکەوە تەنسیق و هەمانگی کراوە کە بەڕاستی مەوساوەکو ساڵانی تر ناکەین ئەوەی کە لە توانامانە بێ ئەوەی لەبەرمان بڕای گرینە بەر بۆ ئەوەی کە ئەم دەسەڵاتە بێتە سەرخات لەو بێ باکی و لەو بێ خەمی و لەو بێ ویژدانی و لەو بێ منەتیە دەرچێ. مامۆستایانی ناڕازی دەڵێن لە دوای 27 ئەیلولەوە کە دەکاتە سەرەتایکردنەوەی دەوامی خوێندنگاکان ئامادەکاری دەکەن بۆ ئەنجامدانی خۆپیشاندانی سەرتاسەری و شەقام چۆڵ ناکەن تا بەدیهاتنی خواستەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوون تا نەگەر سەرەتالەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هەڵوێستی یەکێتی مامۆستایانی کوردستان
لەسەر دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن چیەکەوا بڕیار لە 27 مانگ بۆ قۆناغی 12 ئامادەی دەست بکە و دەیدێش بۆ بڵێن پۆلی 1 و 2 بنەڕەتی دەست پێ بکەوەی تریش بە شێوازی ئەلکترۆنی بێت. بناوی خوای گەورە و میهرەبان سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەمبینەرانی کەناڵە بەڕێزەکەتان و هیوای تەندروستی بۆ هەموو لایەک دەخوازم. دیارە بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و هەموو جیهان وا دەخوازێت کە کۆمەڵێک گۆڕانکاری لە دەستپێکردنی خوێندن بکرێت و شێوازی خوێندن و دەستپێکردنی ساڵی نوێ لە هەموو وڵاتەکان وەکو جاران 100% نابێت وەکو ساڵی پار و پێرار بەهۆی ئەو پەتاکە تووشی جیهانی کردووە بە ناوی کۆڤید 19 و هەمومان دەزانین بارودۆخەکان بارودۆخێکی قورسە و چ لە ئەوە لە ڕووی نەخۆشیوە لە ڕووی دارایی و سیاسیشەوە و کۆمەڵی کێشە و گرفتی تریش هەیە. دەبێت ئێمە کار بۆ ئەو بکەین پرۆسەی خوێندن بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک دەستی پێ بکات. دیارە وزارەتی پەروەردە و هەروەها وزارەتی خوێندنی باڵا بەرنامەی خۆیان بوو و ئیشوکاری خۆیانیان کرد بۆ ئەوە دەستپێکردنی ساڵی خوێندن و ئەوەی لە خوێندنی باڵا ئەمڕۆ زیاتر باسی و پەروەردەیە ئەوەی خوێندنی باڵا تەسەوڕەکەم ڕێککەوتن لەسەر خوێندنی ئاوێتە و خوێندن لە ناوەندەکانی خوێندن دەستی پێ بکات لە چواری دەوە. بەڵام لە وزارەتی پەروەردە بریارەکەی ئەوە کە پۆلی 1 و 2 و پۆلی 12 لە ناوەندەکانی خوێندن بوون و باقییان پۆلەکانی تر بە شێوەی ئۆنلاینە هەچەند بریارەکان با بڵێن بەکو خۆی باسیکەین دەکرێت لەو بریارەی وزارەتی پەروەردە هاتووە هەفتانە مامۆستا لەگەڵ تەڵەبەکانی خۆی قوتابیان و خوێندکارانی خۆی کۆبێتەوە هەفتەیە جارێک و هەروەها پەروەردەکان ئازاد کران لە ئەوە خوێندن لە دێهاتەکان بە شێوازێک بێ ئۆنلاین بێ یان لە ناو ناوەندەکانی خوێندن بێت. ئێمە وەکو یەکێتی مامۆستانی کوردستان بەشدار بین لە کۆبوونەوەی ئەنجومەنی وزارات لەک لە کۆبوونەوەکان و ڕای خۆمان مەسەلاحەتدا و پرۆژەیەکمان پێشکەش کرددا. ئەو پرۆژەی ئێمە تێکەڵە لە خوێندنی ئۆنلاین و خوێندنی با بڵێن وەکو جاران ناوەندەکانی خوێندن لەبەر ئەوە ناتوانین بە شێوەیەکی گشتی وەکو ساڵی پار هەموو قوتابیان و خوێندکاران ڕووبکەن لە خوێندن بۆ لەبەرەوە کەمی بینامان هەیە ژمارە قوتابیانمان و خوێندکارانمان زۆرن. ئەمانە گرفتمان بۆ دروست دەکات لە ڕووی تەندروستیوە. ئەم بریارە بریاری دەستپێکردنی ساڵی خوێندن تەنها بریاری وزارەتی پەروەردە نابێت یان خوێندنی باڵا بریاری ئەنجومەنی بەڕاوێژکاری لەگەڵ ئەنجومەنی وەزیران وزارەتی تەندروستیە لەبەرەوە ڕەهەندێکی تەندروستی هەیە دەبێت مراعاتی بارودۆخی تەندروستی خەڵک بکەین لەبەر ئەوە چ لای وزارەتی پەروەردە چ لای یەکێتی مامۆستایان چ لای ڕاگەیاندن و هەموو دام و دەستگاکان تەندروستی مامۆستایان و قوتابیان و خوێندکاران لە هەموو شتێک گرنگترە. بەڵام وزارەتی پەروەردە ئەو بریارەی کردنەوەی قوتابخانەکان بریارێکی دروستە لە ڕووی دەستپێکردنی خوێندنەوە و ئەو بەرنامەی ئەوشەیە بۆ ئەوە خوێندن بە ئۆنلاین بێت. ئێمە چەند تێبینیەکمان هەیە بارودۆخی کوردستان لە ڕووی داراییوە لە ڕووی فەنیشەوە تەکنیکیشەوە خەڵک مهەیە نییە. قورسە ئەمڕۆ ئێمە قوتابیانی ئێمە لە پۆلیسین سەرەتاییان بنەڕەتیوە تاکو پۆلی 11 بە ئۆنلاین بخۆنن ناکرێت بەو شێوە قورسایەتێک دەکرێت سەر کەسوکاری قوتابیان و خوێندکاران لەسەر مامۆستا لەسەر خودی قوتابی و لەسەر وزارەتی پەروەردەش بۆ لە برەوەمە تەکنیکی زۆری گەرەکە ئیشی ئەوێ ڕاهێنانی ئەوێ بۆ مامۆستایان لایەنی ڕۆشنبیری قوتابیان و کەسوکاری قوتابیان و خوێندکاران هەمووی مهەیە نییە بۆ ئەو بابەتە. ئێمە پێمان باش بوو وزارەتی پەروەردە پێداچوونێک بەو بریارە بکات و هەوڵ بدات هەر نەبێ نەبێ 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بێ هەوڵ بڵا 2 ڕۆژ خوێندن لەناو هەر نەبێ 2 ڕۆژ خوێندن شێوازێکی ڕاستەخۆ لە ناو ناوەندەکانی خوێندن و باقی بە ئۆنلاین بێ. دەکرێت خوێندنی ئۆنلاین شتێکی باشە ئێمە پشتگیری لێکردنەوە خۆلیش بۆ مامۆستایانمان نەکەینەوە بەڵام دەکرێت ئەو ئۆنلاینە یارمەتی دەربێ یاریدە دەربێ بۆ خوێندنی سەرەکی خۆی ناو پۆلەکانە. باشە بەس بە دیاریکراوی مامۆستا ئەحمەد بۆچی پرۆژەکەی وەکو یەکێتی مامۆستایان قبول نەکرایە خود بڵین ڕەت کرایەوەی کە بەڕێزت دەڵێت ئاوێت هەبێ 3 ڕۆژ لە ناو پۆل مەسەڵەن ڕۆژەکانی تر بە شێوای ئەلکترۆنی بێت بۆچی ئەم پرۆژەیەوە
ڕەت کرایەوەی سەڵوێستێکشتان دەبێت دەگەر پێداچوونەوەی نەکرێت ئێستا دەڵی پێویستە پێداچوونەوە بە شێوازی کە وەزارەت ڕایگەیاندووە پێداچوونەوە بکەن. بەڵێ ئێمە دیارە پرۆژەکەمان پرۆژەیەکی پێشنیاریە و ئێمە حکوومەت نین، یعنی ئێمە جهتێکی ناو حکوومەت و مؤسسای حکوومەت نین، ئێمە جهتێکی فشارین، جهتێکی ڕێکخراوەیین، پیشەین و وزارەتی پەروەردە بە دڵفراوانیەکەوە بە خۆشحاڵی و پرۆژەکەی ئێمە وەرگرت. بەڵام کۆمەڵی مەسائلی ئەوانش هەنجەتی ئەویان و جەنابی وەزیریش لەسەر خەتە لەگەڵمانە و ئەویش پێی خۆشە ناوەندەکانی خوێندن بکرێتەوە و وەکو جارجاران قوتابی خوێندکار و مامۆستا لە ناوەندەکانی خوێندن بێن. بەڵام کێشە و گرفتی ئەوانیش لایەنی تەندروستیە، ئەوانیش مەسئولیاتەکە گەورەیە، بەڕاستی کەس ئەم مەسئولیاتە هەڵناگرێت. وزارەتی پەروەردە یان وزارەتی تەندروستی یان حکوومەت بیر لەوە کاتەوە سەلامەتی مامۆستایان و سەلامەتی قوتابیانی خوێندکاران لە هەموو گرنگترە. ئێمەش ئەوە تێ ئەگەین، ئێمەش ئەو حاڵەتە تێگەین. بەڵام زۆربەی مؤسساتی حکوومەت وەکو جاران کراوە، دەوام لە 8 بۆ 3 بازار کراتەوە، کەرتی کەشتاری کراتەوە، قاوەخانەکان تاسبینێ خڕ ناوی دانیشتووە، مزگەوتەکان کراوەتەوە و نوێژی تێ ئەکرێت و قەڵەباڵغی تیا دروستە بێت و کۆمەڵی مەراسیم ڕێگە پێ ئەدرێت واتە تەنها خوێندن ماوە. ئێمە ئەگەر بین لایەنی تەندروستی 100% دەستە بەرکەین و ئیشێکی وا بکەینە کە مراعاتی ڕێمایە تەندروستەکان بکرێت و قەڵەباڵغی دروست نەکرێت، ناوەندەکانی خوێندن بکرێتەوە، تەسەورەکەم سەرکەوتوو ئەبین لە ساڵی خوێندن 2021 و ئێمە هەڵوێستی خۆمان بە شێوەیەکی علەنی لە دەستگەکانی ڕاگەیاندن خستە بەرچاو. بەڵام هاوکاری وزارەتی پەروەردەین، هەر بریارێک وزارەتی پەروەردەک بدا ئێمە هاوکاری دەبین، بەڵام دەبێت وزارەتی پەروەردەش ئیش لەگەڵ ئێمە بکە بۆ ئەوە زمانی دەستەبەری موچە بکەین 30 ڕۆژ جارێ حکوومەتی هەرێمی کوردستان گوزران و ژیانی مامۆستایان دەستە بەرکات و موچە بگەڕێتەوە شوێنی خۆی و پاشان ئیش بۆ ئەو بکەین خوێندن بە ئاسایی بکرێتەوە. باشە ئەگەر مامۆستا بۆم بڵێ شێوازە پەیڕەو کرا 30 ڕۆژدارێک موچە نەدرێ، ئێستا بڵێن دەچێت چ ڕۆژدارێک هەندێک جار 50 ڕۆژ جارێک بەلێ بڕینەوە. وەکو یەکێتی مامۆسایان بە مامۆسایان دەڵێن لە 27 مانگ بڕۆنەوە بۆ هۆڵەکانی خوێندن بە تایبەت ئەوانەی کە بڵین بۆ پۆلی 12 ئامادەی و لە دوای دەیدێشەوە بۆ قۆناغی 1 و 2 بنەڕەتی. ئێمە دەستپێکردنی خوێندن زۆر گرنگە لامان. ئێمە پێمان بەشە پەروەردە دەستی پێ بکاتەوە. منداڵی ئێمە سەعات 3 شەو 4 شەو دەخەوێت و سەعات 3 نیمەڕۆ و 4 نیمەڕۆ دەخەوێت. تایمی خەڵکێکی خواردووە کاکە تەنانەت ئەندام پەرلەمانەکانیش کۆبینێ پەرلەمانیش بۆ یەکی نیمەڕۆ بە هۆکاری دواکەوتنی ئەندام پەرلەمانەکان. واتە ژیانمان خەریکە دەگۆڕێت لە ڕووی کۆمەڵایەتیوە لە ڕووی لە هەموو لە ڕۆیەکەوە. ئێمە خوێندن ئەساسە، کارێکی زۆر گرنگە، بنەمای پێشکەوتنی کۆمەڵگەیە. یەکەم با خوێندن دەستی پێ بکات. پۆلی 1 و 2 شتێکی باشە، پۆلی 12 شتێکی باشە، با خوێندن دەستی پێکە لەو پۆلانە. بەڵام ئیشیش لەوە بکەین کە مەسئلەی ئۆنلاین کەم بکرێتەوە و ناوەندەکانی خوێندن پڕ بێتەوە. ئێمە نابینە هۆکاری ئەو کە خوێندن دەستی پێ نەکات، خوێندن دەستی پێ بکات دەرفەتێک دەدەین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەستپێکردنی موچەکانمان بە حکمی ئەو مفاوەزاتە و ئەو گفتوگوۆیە لە نێوان ئەوان و لە نێوان حکوومەتی عێراقەوە خاڵی ئیجابی دەبینین و حکوومەت خاڵی ئیجابی دەبینێت، حکوومەتی عێراق خاڵی ئیجابی دەبینێت وە کە لایەنە سیاسەکان و حزبە سیاسەکانمان خاڵی ئیجابی دەبینن لەو گفتوگویانە. دەبێتە هۆکاری ئەوە موچەکانمان باش بێتەوە وەکو جاران ئەوە دەرفەتە دەدەین. بەڵام ئێمە نابینە هۆکاری ڕاگەرکردنی خوێندن، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پێداچوونە بۆ بریارانەی خۆی بکات، دەبێت وزارەتی پەروەردە دراستێکی بریاری خۆی بکات و ئێمە هاوکاری دەبین بۆ بەشێک لە خوێندنەکە ئۆنلاین بێ، بەشێکی لە ناوەندەکانی خوێندن دەبین. بەڵێ بڵێن ئەگە تاوەکو 27 مانگ بۆ نمونە موچە چاک نەکرێ و لێبڕینی هەر بەردەوام بێ، ئێوە یەکێتی مامۆسایان لەگەڵ بایکۆت و خۆپیشاندان وەوەدان یاخود وەک خۆت دەڵی چاوەڕێکم تا بودجەی بڵین 2021 پسند دەکرێت چونکە ڕێکەوتنە تاکۆتایی ئەم ساڵەوە 320 میلیارەکە لە بەغدادەوە دێ. بڵێ دیارە ڕێکەوتنامەکە وەکو بڵێن باسەکانی گەرمە، بەڵام نابێمە هەموو هێتکەکانمان بخێنە ناو ئەو سەبەتە. ئێمەش لەگەڵ ئەندامانی مەکتەبی تەنفیزی
لە هەفتەی مانگ لە کۆبوونەوە بووین کە باڵاترین دەسەڵاتە ناو یەکێتی مامۆستایانی کوردستان کە پێکاتەوە لە 15 ئەندامی سکرتارێت لەگەڵ 12 سەرۆکی لقا وتمان دەگەڕێنەوە شوێنەکانی خۆتان پرسوڕا بە لقەکانی خۆتان بکەن پرسولا بە مامۆستانی خۆتان بکەن و لە پێش دەستپێکردنی دەوام بە تایبەتی ئێمە 5 دا و 6 دا یادی دامەزان یادی یان ڕۆژی مامۆستایانی جیهانەوە ڕۆژی مامۆستایانی کوردستانە دەکرێمە پێش ئەوە کۆبوونەوەیەک لە ڕێگەی ئۆنلاینەوە بکەین و بریارماندا و کۆبوونەوە بکەین هەڵوێستی خۆمان لەوێ تاوتی ئەەکەین پێشنیاری سەرۆکلقەکانمان پێشنیاری ئەندامانی مەکتەبی سکرتارێت تاوتی ئەەکەین و ئەو کاتە هەڵوێستی خۆمان بەرامبەر بە پرۆسەی پەروەردە دەخێنێ بەرچاو باشە بەس ماوەستا بڵێن لە 27 مانگەوە خوێندنەکە دەست پێ دەکات ئێوە لە 5 مانگ هەڵوێستی خۆتان ڕادگەن بۆ مامۆستایان یاخود لە ئێستاوە بە مامۆستایان دەڵێن بڕۆنە هۆڵەکانی خوێندنەوە بڵێن وەکو خۆتان وەکو یەکێتی مامۆستایان پۆلی 12 زۆر گرنگە دەستی پێ بکە و ئەوە ژمارەیەک لە مامۆستایان ڕوو دەکەنە هۆڵەکانی خوێندن ئەوە زۆر گرنگە لای ئێمە کە خوێندن دەستی پێ بکە ئەوانە بەتابەتی ئەو قوتابی خوێندکارانە کە پۆلی 12 ئەوانە ساڵێکی با بڵێن چارەنووسە بۆ ئەوان بە هەمومانەوە لایەنی پەروەردەیەکەی وەلایەنی شمانەکە و ڕەهەندە پەروەردەیەکە لایەمە زۆر گرنگە وەڵام پاشەوە ئێمە کە کۆبوونی خۆمەمان کرد بۆ ئەو بەشەکانی تر خوێندن بریاری خۆمان دەدەین باشەمانی مەکتەبی تەنفیزی باشە مامۆستا بەردەوام گلەی لێوە دەکرێوەکو ڕێکخراوەکەی خۆتان کەوەکو پێویست داکۆکی لە مامۆستایان ناکەن بە تایبەت لە پرسییم و چە بڵێن ئەگەر شتێکی گەشتگیریش بێ هیچ فشارێکتان دروست کرد وەکو سکرتارێ مەکتەبی تەنفیزی بۆ ئێوە لێبڕینی مامۆستایان نەمێنێ یاخود بڵێن 30 ڕۆژ جارێک موچە دابەش بکرێ ئێمە لە کۆمەڵێ لایەنەوە ئیشمان لەسەری کردووە لایەنی نێودەوڵەتی و لایەنی ناخۆ و لایەنی فەرمی و لایەنی نافەرمی ئیشمان لەسەر ئەو بابەتە کردووە لە ڕووی دەرەوە ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی نێودەوڵەتەکان و ڕێکخراوەکانی مامۆستایانی جیهانی و ئەندامێکیتی مامۆستایانی جیهانین و دیارە لەو ڕووە کۆبوونەیەکمان کرد ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ مامۆستا با بڵێن سکرتێری یەکێتی مامۆستایانی جیهان کە لە بڕۆکسل شوێنێتی و بە بەشداری بوونی مامۆستایانی سندیکای مامۆستانی بریتانیا و سندیکای مامۆستایانی عێراق و بماوەی دوو کاتژمێر ئەو بابەتە گفتوگۆ کرا و پێشتریش یەکێتی مامۆستایانی جیهان نامەیەکی ئاراستەی هەدوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کردووە کە موچە و موچەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەقرێتە قاڵبی سیاسی و ناکۆکی لە نێوانیان هەروەها ئیشمان چەند بەیاننامەیەکمان دەرکردووە و دوو کۆنگرەی ڕۆژنامەنووسیمان کردووە لە ماوە و کۆبوونەمان کردە لەگەڵ وزارەتی پەروەردە و کۆمەڵی لایەنی پەیوەندیدار کە پەیوەندی بە موچەوە هەیەەوە دوو یادداشتمان ئاراستەی وزارەتی دارایی و حکوومەتی هەرێمی کوردستان کردووە ناڕازەیەکی زۆر مەقسەتە بەرچاو و کۆمەڵی ئەندامانی لقی ئێمە بەشدار بوونەوە لە سەرۆکی لقەکانی ئێمە لە گردبوونەوە ناڕازەیەکان لە شوێنەکان کە گردبوونەوە ناڕازەیە تیا کراوە و بەڕاستی هەڵوێستی خۆمانمان تریش دەبێت و بێدەنگ نابین و هەموو هەوڵەکانی خۆمان بۆ دەبێت بۆ ئەوە موچەکان وەکو خۆی بگەڕێتەوە و بارودۆخی موچە بگرێتەوە جاری جاران باشە بەز وەکو ئەندامانی سکرتارێت وەکو سەرۆک و جێگر و ئەندامانی مەکتەبی تەنفیزی ڕۆژێک لە ڕۆژان خۆپیشاندانێک بایکۆتێکتان کردووە بڵێن دژی ئەو بڵێن کەمی موچە و دواکەوتن و لێبڕینەکەی هەمووتان دەزان ئەو لێبرینە لە کاتێک بریار درا کە ناوەندی قوتابخانەکان داخرابوون و کەرەنتینە بوون و ئەمە لە نەخۆشیەکی بووین و دیارە مەسائلی گردبوونەوە و مەسائلی خۆپشاندن و ئەمانە پێویستی بە مڵەتەکات و دەبێت لایەنی تەندروستەکەیشی مراعات کرد لەو بابەتە و پاشان پشووی فەرمی بووە سبێ دووس پێکە خوێندن دەستی پێکرد و هەر بریارێک لە لایەنی ئەنجومەنی تەنفیزی یەکێتی مامۆستایانی کوردستان بدرێت ئێمە ڕێزی لێگرین و ئیش لەسەر یەکەین باشە مامۆستا وەکو مامۆستایانی وانە بێش کە 7500 مامۆستای وانە بێش هەیە داوای دامەزراندن دەکەن داوای دەکەن کە بکرێن بە هەمیشەی هیچ کارێکتان بۆ ئەوان کردووە یاخود لە داهاتوودا
هیچیان بۆ دەکەن بۆ مامۆستانی وانە بێش کە زۆر بڵێن غەدریان لێ دەکرێت و موچەکەیان کەمە و وەکو پێویست نیە. ئێمە لە ماوەی پێشووتر بە ماوەی 3 ساڵە زۆر داکۆکیمان لە مەسلەی مامۆستانی گرێبەست کردووە مامۆستانی وانە بێش بۆ چەندجا بە حکوومەت وتمانە کاکە ئیسا جۆرەها مامۆستامانەیە مامۆستای فەرمیمانەیە هەمیشەی مامۆستای گرێبەستەیە مامۆستای وانە بێشەیە مامۆستای خۆبەخشەیە ئەم بە ئەم تەسمیاتە نەمێنێ ئەوەی بۆ خۆشببختانە مامۆستانی گرێبەست بۆ ساڵی ئیمساڵ ئەو کێشەکەیان تەواو بوو و نزیکەی 6,000 مامۆستا بە هەمیشەیی کران و دوای جوهدێکی زۆر لە هەموو لایەکەوە دەستخۆشی لە هەموو لایەک دەکەم کە لە کۆتاییە بریادرا کە بە هەمیشە کران مامۆستانی وانە بێشەوانش مافی خۆیانەوە ئەوانش ماندوون مامۆستامانەیە 7 ساڵە 8 ساڵە وانە بێژە مامۆستامانەیە 4 ساڵە مامۆستامانەیە 2 ساڵە و ئەوان بوونەتەوە کاری ئەوە ناوەندەکانی خوێندن لە شۆرە دوورەکان و لە گوندەکان بە زیندوی بمێنەوە و ئەوان حملێکی خێر بوونە و هۆکارێکی باش بوونە بۆ ئەوە خوێندن لەو ناوچانە بەردەوام بوون و زۆر جاریشەیە شوێنە بەتاڵەکانیان پڕ کردوتەوە و ئەوانش حەقی خۆیانە لەبەروانە بەڕاستی غەدرێکی زۆریان لیەکە لەلایە کۆنۆپارەکانیان زۆر کەمە لە هاوینە دەبڕێ لەلایەکی تریشەوە ئەوانە دوورن کرێکی زۆر دەدەن و هاتوچۆ دەکەن و بەتایبەتی ئێستا بارودۆخەکە قورسە لانی دارایی قورسە بەڕاستی هاتوچۆ بۆ ئەوان زۆر زەحمەتە زۆر پێویستیمان بۆ ئەوان هەیە بە ڕاژاکانیان و بۆ خزمەتکردنی پرۆسەی پەروەردە چەند ژمارەکانی زۆرە من تەسەوەر ناکەم حکومەت بتوانێت هەمویان دامەزرێ بەڵام بتوانێت هەر نەبێت ژمارەیەکیان دامەزرێ یان بەگرێ بەس بیان کە بۆ ئەوە بتوانین بەردەوام بن لە خزمەتکردنەوە تا ئێمە 100% لەگەڵیان و هەموو هەوڵی خۆمان ئەدەین وایە داشماندا و ئیشمان لەسەری کردووە و ئینشاءالله ئەوانش وەکو هاوڕەکانی خۆیان دامەزرێن یان گری بەستان بۆ ئەکرێت. باشە ئەی مامۆستا بۆ چونتان چی ئێستا لە کەرکووکیش کە بڵێن 9,000 مامۆستا و فەرمانبەر هەیە داوای دەکەن کە موچەکانیان بگوازرێتەوە سەر عێراق ئێوە پێشگیریان لێ دەکەن لە گواستنەوەی موچەکانی یاخود چارەسەری کێشەکەیان بکرێت؟ ئێمە لە کاتی خۆی زۆر هاوکاری ئەو مامۆستایان بووین و بەردەوام هەوڵماندا لە 2023 ئەو مامۆستانە دامەزرێنین و بە جوهدی ئێمە دامەزران لە ناوچە کوردستانەکان لە دەرەوەی هەرێم ئەو کاتیشە دوو ئیدارەی بوو چی بڵێن ئەوی لەسەر سلێمانیان هەولێر پاشان لە جوهدی ئێمە یەک خراوە ئەو لیستە بۆ یەک لیست و بە ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد کە بخێنە سەر حکوومەتی عراق و ئیش لەسەر ئەو بکەین بخێنە سەر ئەو کاتە موچەی لە هەرێمی کوردستان زیاتر بوو لە حکوومەتی عراق و مامۆستانە ناڕازی بوون پیان باش نەبوو بخێنە سەر عراق و بخێنە سەر بەغدا لەبەرەوە موچەکانیان لە هەرێمی کوردستان باشتر بوو زیاتر بوو لەوەی لە عراقا بەڵام بارودۆخێکی تری سیاسی قەومە و شەڕی داعش و ئەوەی لە 16 ئۆکتۆبەر قەومە و پاشان کۆڤیدی 19 کە بۆ هۆکاری ئەوە پاشکۆت بکرێ موچە و بارودۆخی موچە لە هەرێمی کوردستان بەو شێوە بین و حکوومەت پەنای برد بۆ ئەو بریارە خراپەکە ئەوش پاشکەوتە و ئەمڕۆ بریاری ئەوەدا کە ئەو لەوە خراپتر کە ئەو با بڵێن بڕینی ئەو موچە و دواکەوتنی ئەو موچە و ئەو مامۆستانە و فەرمانبەرانە مافی خۆیان هەیە و لەوەی حکوومەتی عراق مقەسرە نەک حکوومەتی هەرێمی کوردستان نە حکوومەتی هەرێمی کوردستان نەیەکێتی مامۆستایە نە پەروەردەی خوێندنی کوردی لە کەرکووکە نەیەکێتی مامۆستایان لە کەرکووکە معارض نین بۆ ئەو مامۆستانە ئەمە ڕەهەندێکی سیاسی هەیە حکوومەتی عراق ناڕازیە حکوومەتی عراق نایکە و چەندە ئەندامە پەرلەمانەکانی کورد لە بەغدا هەوڵیداندا وزارەتی دارایی هەوڵدرا لە هەموو بەڵام بەداخەوە حکوومەتی عراق گوێلیستی ئەو بابەتە نییە. بەڵێ ئێستا باز لەو دەکرێت کە خۆم قسە بڵێن بەرداوامان هەبوو لەگەڵ بڵێ مامۆستانی کەرکووک کە دەڵێن پێویستی بە نووسراوی فەرمی وەزارەتی پەروەردەی هەرێمە بۆی کە بگوازدرێنەوە سەر عێراق مانگانەش دەوروبەری 5 ملیار دینارێکە کە کێشەکەیان بۆ چارەسەر بکرێ بڵێن. من ئەوەی من ئاگام لێیە لقی کەرکووک لەگەڵ ژمارەیەکی مامۆستایانی تر لەگەڵ شاندیەکێتی مامۆستایانی کوردستان سەردانی جەنابی وەزیریان کرد لەم مانگە و کۆبنوویەکی تێروتەسەل کرا و ئەوەی ئاگام لێیە جەنابی وەزیرش ئامادەی خۆی دەربڕی بۆ هاوکاریکردنی ئەو مامۆستایانە ئەو گەرە مامۆستانە بخێنە سەر حکوومەتی عراق پارێکی زۆر لە کۆڵی حکوومەتی هەرێمی کوردستان نەکرێتەوە ئەو پارە دەگەڕێتەوە بۆ ئێمە
بۆ فەرمانبەران و هەرێمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان واتە هەموو لایەک پێخۆشە بەڵام تەکید بە مۆزوعەکە مۆزوعێکی سیاسیە حکوومەتی عێراق نایکا و ئەوان ئیش لەسەر ئەوە ئەکەن ئەوانە ئەوەندەی ترە لە ڕووی دەرونیەوە ئەزیێت بخۆن ئەوانە کەمەکەمە خوێندنی کوردی پراوێز پێ ناوچە ئەوانە خوێندنی کوردیان بەڕێوە بردووە ئەوانە محارەبەی ئەو مامۆسایانە دەکەن چۆنیان گۆستنەوە لەسەر خۆیان و موچەکانیان پێ بدەن بە کاملی کاتمان زۆر کەماوەگەر چەند پرسیارێکتر بە کورتی وەڵامان دەیتەوە سوپاس دەکەم سەبارەت بە بڵێن دەستگیرکردنی مامۆستایان هەبوو لە ناوچە جیاوازەکان بەشێک لە خۆپیشاندانیان کردبوو ئێستا شەندێکیان لە زینداندان بۆچی وەکو یەکێتی مامۆستایان هەوڵی ئازادکردنیانە کە سەر موچە دەستگیر کراون ژمارەیەکی زۆریان ئێمە لەلایەنی لە ڕێگەی یەکێتی مامۆستایانەوە ئازاد کران و لقی دهۆک و برادرانی تر لە یەکێتی مامۆستایان جوهودێکی باشن بەکارهێنا بەڵام کۆمەڵی مامۆستای شەیە لایەنی سیاسیە وەکو لایەنی سیاسی گیریاوە نەگۆکو مامۆستا من لە بەرنامەجێکی تر لە کەناڵێکی تری بەڕێزە ئاماژەم پێکرد ئێمە لەگەڵ ئەو نین مامۆستا دەستگیر بکرێت و بۆ ئەوە داوای مافی خۆی بکات و ئەومان ڕەفزە لامان لە دۆک و لە شوێنەکانی ترکراوە لە هەمان کاتە ئەوش پێمان ڕەفزە خەڵکانی سیاسی و سەرکردەی حیزبەکان یان بڵێن ئەندامی مەکتەب سیاسی حیزبەکان یان ئەندامانی پەرلەمانی لیستە سیاسیەکان و خەڵکی حیزبی ڕاستە مامۆستایە بەڵام ئەو کارگەری مەڵبەندە لیان کارگەری لەقە لە حیزبیەکە ئەو بۆ خۆی بکاتە واجهە و دێ خۆی بۆ ئەوە کەسبی سیاسی و بۆ ئەو کەسبی دەنگ و بۆ ئەوە لایەنی سیاسەکەی خۆی بێتە لێگەرە با مامۆستایانی احتیاری بەشدار بوون و بێدا و چنوان بۆ بابەتە کردەوە لقی دۆکیش ئاگای لەو بابەتە هەیەەوە ئیشی باششی کردووە و توانێتی ژمارێک لەو کێشانە چارەسەر بکات زۆر باش هەر چەندە مامۆستا بەدەر بەرواری مامۆسایەکی سەربەخۆی بار حاڵ مامۆستا دوا پرسیارم زۆر بە کورتی ئێستا ئێوەکو یەکێتی مامۆسایان ئەگەر خوێندەکە بەم شێوە بەڕێوە بچێت هیچ پێداویستێک دەبین لە ڕووی بڵێن ئەگەر چاپکردنی کتێبیش بێت لە ڕووی ئۆنلاینەکەی پێداویستێک بەردەستە پێداویستی ئەگەر وزارەتی پەروەردە لە ڕووی کتێبەوە تەسەورەکەم تا ڕادەیەک باشە لە ڕووی تەکنیکیوە خۆی ئادەکە بەڵام خەڵک ئەو پێداویستێ نییە کەسانێک 5 لاپتۆپی پێ ناکرێت خەڵکێ لە ڕووی کۆمەڵایەتەوە تایسە ڕازی نییە کچەکەی خۆی مۆبایل بەکاربێنێت مۆبایلی زیرەک بەکاربێنێت ئیمڕۆ ڕێگەی مۆبایلی بۆ کرێت خێزان هەیە 6 منداڵی قوتابیە لە مەکتەبێکە بە ئاسانی ناتوانێت پێداویستانە بۆ تەبکە لە یەک کات ئەگەر لاپتۆپێکیانیش بێ لە ماڵایان ئەمریکی زیرەکیان بێ لە یەک کاتە ئەو منداڵانە بەڕاستی یەک تابلێت بەکاربێنن یان ئەمریکی زیرەکەەوە کێشە و گرفت دروست دەکات بەڕاستی هێڵی ئەنتەرنێتمان بەقوت نییە کارەبا من بەردەوام نییە کێشە و گرفتمان هەیە لە ڕووی داراییەوە ئەمە هەمووی وزارەتی پەروەردە دەبێت هاوکار بێت ئەم پێداویستیانە بە ئاسان بەدەست ناکەوێت بەڵام احتیمال لە ڕووی چاپکردنی کتێب و پێداویستیەکانەوە تا ڕادەیەک وزارەتی پەروەردە تەسەورەکەمیشی خۆی کردووە بە دەستخۆشیوە ئەو کارێکی زۆر باشە خۆی ئەمەدە کردووە بەڵام کۆمەڵێک کێشە و گرفتی شەیە دەبێت خۆی ئەمەدە بۆی بکات سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی لە بەشێکم سوپاس دەکەین ئەبڵە بینەرانی بەڕێز لە بەشی دووەم لەگەڵ مامۆستا دیاری عەبدولقادر ئەندامی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی درێژە بە گفتوگۆکەمان دەدەین تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە
بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاور بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا دیاری بەخێر بێن ئەگەر لەوە دەست پێ بکەین وەکو مامۆستانی ناڕازی بۆ چونتان چیە سوبارەت بە دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن کە بڵێن خۆناغی دوانزەی ئامادەیی لە ناوهۆڵەکان لەگەڵ 1 و 2 بنەڕەتی و ئەوی دیکەر بە شێوازی ئەلکترۆنی دەبێت هیچ ئامادەکاریەک کراوە؟ زۆر سپاس بۆ جەنابەت من ئەمەوێت پێشەچیەک بڵێم لەسەر ئەو بەیاننامەیەکەوە ئەمڕۆ دەرمان کردو بۆچی بەیاننامەمان دەرکرد ئەمڕۆ و نیازمان چییە لە پێشەچی ئەبێ ئەوە هەمومان بڵێن جەخت بکەینەوە لەسەر ئەوەی بۆ ئاساییکردنەوەی ژیان پێویستە پرۆسەی پەروەردە دەست پێ بکاتەوە چونکە ئێمە وەکو هەموو لە هەموو شوێنێکەوەی زانین و ئەیڵێن و جەنابیشتان ئاگادارن ژیانە بێ ئاسایی بێتەوە چونکە ئێمە ئەم نەخۆشیە نازانین تاکەی بەردەوامە بێ بۆ ئاساییکردنەوەی ژیانیش یەکەم شت کە پێویستە و پێم وابێ لە هەموو دنیا خەریکی ئەمەە ئاساییکردنەوەی دەستپێکردنەوەی پرۆسەی پەروەردە و بۆی ژیان بەرەو ئاسایی بڕۆنەوە زۆربەی وڵاتانیش دەستیان پێکردووە لە ئامادەکەری تەواوەکەن بۆ دەستپێکردووی من پێم وابێ لە هەرێمی کوردستانە حکومەت جددی نییە لەسەر دەستپێکردنەوەی دەوام لە هەرێمی کوردستان بۆچی دلیلی ئەمە حتا ئەو شێوازەی کە جەنابیان هەڵیان بژاردووە بۆ نمونایەکێتی مامۆستایان پێشنیارێکی و ئەوان پێشنیارێکیانەیە لە هەردوو پێشنیارەکە هیچ ئامادەکاریەک نابینم سازکرابێ ئێمە ئەمڕۆ لە بەیانیەوە 5 ڕۆژمان ماوە 6 ڕۆژمان ماوە کە دەوام دەست پێ بکاتەوە من چۆن خوێندنگاکەی خۆمم بەجێش پارساڵ ئێستاش کە چوومەتە ناوی هەمان شێوەیە یەک دەنە کارکردنی تەندروستی پێوە دیار نییە هیچ جۆرە پاکشکاریەکی پێوە دیار نییە هیچ جۆرە تەفتیشکردنیەک لەلایەن وەزارەتی تەندروستیەوە بە هیچ خوێندنگایەکەوە دیار نییە هیچ لیژانێک دروست نەکراوە بۆ ئەمە هیچ هینێکی پاکشکەرەوە و هیچ ڕێنمایەکیش نە بە خوێندکاران دراوە نە بە مامۆستایان دراوە تاکو ئێستا ئەمە لە ڕێوە دومیش لە ڕووی لایەنە تەکنیشیەکەوە تۆ کە بەو شێوازەی چێچێتی مامۆسایان چ ئەوەی کە حکوومەت خۆی پەسەندی کردووە و بڕیاری لێداوە
کۆمەڵە کێشەی زۆر گەورە دروستەکە بۆ نمونە دابشکردنی پۆلەکان بە گروپات و ئەمە مامۆستاکی زۆرترێ پێویستە میلاکاتە زیابکە پێویستە بەسیت ینی ئاسانتریشت کارمەندی زیاتر دەوێت لە خوێندرگاکانە کە بە هیچ جۆرێ ئەمانە نە ڕێنمایی پێدراوە نە ئەرزانی چۆنێکین کە بۆتە کێشە و گرفتی گەورە حتا لە لای پەروەردەکاران و ئەوانەی کە بەرپرسن لە پەروەردەیی من پێم وابێ لەم ڕۆوە ئەمە خاڵی یەکەمە کە ئەمەیە بێڵە مەگەر ڕوخسەتم بی کە جددینیە لەوە خاڵی دووهەم لە ڕاستیا ئەویش بریتە لە ڕووە داراییەکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئێمە باش ئەزانین ئەم دەستپێکردنەوەی دەوام لە هەموو ئەم ڕوانەوە ئامادار کاریەکان پێویستی بە بودجە هەیە بۆ پەروەردە سەرفکرێ پێویستی بە دابینکردنی موچەی فەرمانبەران و مامۆستایانەیە کە ئەمە بە هیچ جۆرێ تاک و ئەم لەحزەیە نەوعدی پێدراوە نەتوانی ویانە دابینی بکەن و نە ئەشتوانن ئیشی بۆ بکەنەوە ئێمە هیچ دڵخۆشیەکمان نییە لەو بارەوە چونکە دەستپێکردنەوەی دەوام دڵنیابن بەبێ موچەدانی مامۆستایان و فەرمانبەران بە گشتی ناتوانرێت دەست پێ بکاتەوە چونکە فەرمانبەرانیش خوێندکارەکانیان نە خوێندنگا لەبەرەوە بە هیچ جۆرێ ئەم لایەنە مادیە دابین نەکراوە جای دابینکردنی ئەو مەوادانەی کە پێویستە بۆ تەندروستی لە ناو خوێندرگاکانە چ جای دابینکردنی ئەو لیژانە تەندروستیانەی کە ڕەنگ حەقە بەردەوام سەردانی خوێندنگاکانمان بکەن یاخود کارمەندی تەندروستی دانان کەوانش پێویستیان بوجە و موچایە جگە لەو مامۆسایانی کە ڕەنگە تۆ پێویستێ بێ کە کاتێ پۆلەکانەکەی بە چەند پۆلێک ئەمەش دیسانەوە پێویستەیە ئەمەش هەر پەیوەست بەمەوە باسکردنی وشەی چاکسازی کە لە لای لە لای مامۆستاهەر و فەرمانبەران بەگشتی بۆتە وشەیەکی مەترسیدار بۆ ئەڵێ وشەیەکی مەترسیدار لە جاتەوەی دڵخۆشکرد بێ بۆمان چونکە ئەم حکوومەتی ئێمە هەچ کەچ کاتێ باسی چاکسازیەکە یەکسەر دەستی بردووە بۆ گیرفانی فەرمانبەران کە لە ڕاستیە چاکسازی لە گیرفانی فەرمانبەرانەوە ناکرێ بەرک و لە هەڕەمەکانی دەسەڵاتەوە ئەکرێ و ئەمەش تا ئێستا ڕووی نەداوە لەبەرەوە ئەمەش بە مەترسیەکی گەورازانین کە بەبیانی چاکسازیەوە ئەم ئیشانەمان بۆ باشە مامۆستاوەکو بڵێ مامۆستایانی ناڕازی پێ دوای بایکۆت دەکرێت ئەگەر تا 27 مان کە باز لەوە دەکەن کە دەبێت بەبێ لێبڕین موچە دابەش بکرێت ئامادەکاری بکرێت بۆ پرۆسی خوێندن بڵێن پرۆسی خوێندن ڕوبەڕووی بایکۆت و ناڕزایەتی خۆپیشاندان دەبێتەوە من پێم وابێ بایکۆت خۆی بە شێوەیەکی سروشتیە بێ بێەوەی ئەلانی بۆ بکرێت چونکە وەک من بە جەنابتم وت هەر بووە نمونە لە خوێندنگایەکە 6 پۆلی 12 هەیە بەس دوانزەکان داون ئەم شەشە با بڵێ 45 تایە ئێمە گەرێکی 15 دایاندین ئەبێ شەشەکە بکەین بە 18 پۆل ئەمە کەوادیری مامۆستای ئەوێ بە تایبەتی پۆلی 12 خۆ دەزانی ڕەنگە هەموو کەس تااقەتی وتنەوەی پۆلی 12 نەبێت لیانی لەبەرەوە ئەرکەکە ئەرکێکی گرانەوە ئەمە هیچ بودجەیەک هیچ ڕێنماییەکیش تا ئەم شرکەساتەی کە من لەگەڵ جەناب تا قساکەم من لەلایەن بەڕێوەبەرەکانەوە جۆم لێ بۆ تەنانەت لەلایەن بڵین بەرپرسی پەروەردەیەکانیشەوە جۆم لێنە بۆ چۆنەکەن چی ئەەکەن ئایا و کەوادیرانە دوایەوە ئۆنلاین ئەگەر بشمانەوێ بۆ نمونە مامۆساکانی تر یارمەتیان بن ئەوان ئۆنلاینیشیانەیە ئەوان گروپی تری خوێندکارانیان هەیە لەبەرەوە مە کارێکی گرانە و هیچ ئامادەکاریەکی بۆ نەکراوە لە ڕووی بژێەوە بۆچی ئەڵێم لە ڕووی بژێەوە چونکە بەڕای من لە ڕووی داراییەوە تۆ ئەتوانی ئەمانە سەرجەمیان هەلبکەی من پێم وابێ هەرچ پەیمانگە ئالیەکان یا خوێندرگە ئالیەکان دەتوانن زۆر باش خوێندنیش بەڕێوە بەرن و هەر پۆلەی 15 خوێندکاریشی تێ بکەن چونکە ئەوان نەتوانن بودجەی بۆ دابینکەن و ئەشتوانن بژێیی مامۆسا دابینکەن و بەڕێژەڕە ئەمەی ئێمە من پێم وابێ ناتوانن ئەمە بکەن لەبەرەوە من دڵنیام کە بایکۆت خۆی دەبێت چونکە مامۆسایان توانای ئەوەیان نابێ دووش بەڕاستی مامۆسایان بێموچە کاک حەکیم دڵنیا بە ئەم ساڵ دەوام ناکەن چونکە ئێستا خەڵک زۆر هەر بە گشتی موچەخۆران و فەرمانبەران زۆر هیلاکترە لە 2014 کە پاشەکەوت کرا لەبەرەوە بە هیچ جۆرێ بەڕای من تەحملی ئەو زوڵمە گەورەی تر ناکەن کە بە ناوی چاکسازیەوە دەکرێت باشە بەس وەکو بڵین ئەوە کەوتت کە ئێستا بۆ قۆناغی دوانزەی ئامادەی هیچ ئامادەکارێک نەکراوە لە ڕووی پێراویستی تەندروستی و بڵین پێراویستی بڵین خوێندنی شەوە ئەی بۆ ئەلکترۆنیکی خوێن دەڵێن بە ئەلکترۆنیکە ئەو هیچ ئامادەکارێکی بۆ کراوە
خوێندن زیاترش کەس نایانێ بەم پرۆسێ کامە دەکاری بۆ نەکرێ و ڕاستە خۆ بچی ناو پرۆسەوە پرسیارێکی زۆر گرنگە مامەساچی من ئێستا پێشەکی باسمەوە کرد وتم ئێستا پەیمانگە ئالیەکان ڕەنگە خوێندنگە ئالیەکان وازیان لێبێنی هەر دەتەلەبەو لە پۆلیسی شادانێن لە بەیانیشەوە دەوامەکەن تاک و ئێوارەش چونکە دەتوانن بودجە دابین بکەن دەتوانن کارەبا دابین بکەن چونکە ئەهلین چونکە پارەی لێوەرەگرن دەتوانن کرێی مامۆستا و کرێی وانەبێژ و هەموو جۆرە کرێ بن واتە ئەم شتە دەکرێت بەڵام بۆ لێرە ناکرێت لەبەرەوەی بە هیچ جۆرێ توانایی مادینیە ئەمەش من مەترسیێکی گەورەی تیابینم کاک حەکیم ئەویش ئەوەیە ئەمە وامان لێ بکە بۆ نمونە حتا بەو پێشنیارەی یەکێتی مامەسانیش تۆ ناتوانانی بوانەکان بە تێر و تەسەلی لە ناو پۆلا بڵیتەوە باوەڕبێ ئەمە واد لێکە وردە وردە خوێندنی ئەهلی و پەیمانگاکان و مامۆستای تایبەت و دەرسی خصوصی وای لێ هەرسێکی تەواو بە خوێندنی حکومیێنێ و لەمەشا چێ زەرمەندە چینی هەژار لەرمایە زەرمەندە کە توانای دابینکردنی نە خوێندنی ئالی نە پەیمانگا نە مامۆستای تایبەتی هەیە ئەمە بێژگەلەوە کە کەرتی حکومیش هەرسیەنا پەیمانگا تایبەتەکان یا خوێندنە تایبەتەکان لە ڕاستیە لایەنی پەروەردەیی لە ناو هینەکانە نیشانەی پرسیاری لەسەر چونکە هەروانە خوێندنە لایەنە پەروەردەکەی بێت بە قوربانی ئەم وەزعی کەوا لە ئێستاە دروست بوو باش یعنی ئێستا خوێندنی گشتی بەرە و داڕوخان دەڕوە لەم سیستەماگەر بکرێت بە ئەلکترۆنی وارەکە خەڵک بڕاتە خوێندنی هەلی و ئەوان قازان دەکەن زیاتر من پێم وابێ وابێت چونکە خوێندنی ئۆنلاین زۆر زەحمەتە بێگومان ئەلکترۆنی جیاوازە لە ئۆنلاین چونکە ئەلکترۆنی ئەگەر دابینی کەن وەکو پار دابینیەکەن مامۆستایەک دەرزەڵێتەوە لە هەموو کوردستانە تۆ توانی سەیری ئەو وانانە بکەی کە ئەوەیڵێتەوە و ئەمەش خوێندکاردا بڕێ لە مامۆستاکەی لەوانەکەی لەبەرەوە ئەو تێگەیشتەی نابێ ئەو توانایی ئیسیعابەی نامێنێتەوە بۆی لەبەرەوە مەجبورە پەلا بێتە بەر ئاهلیەکان کە ئەمەژە بێت بە بارگرانێکی تر لەسەر خێزانەکانی دەورۆن ئەمەش چییەکە لە نەتیجەیە خەڵک وردە وردە خوێندنی ئاهلی ئێنێتە پێشەوە و خوێندنی تایبەت دێنێتە پێشەوە و هەرز وردە وردە بە خوێندنی حکومیە بێ منی وادارم ئەمە بەمەبەست نەبێ کە بمانەوێت لە نەتیجە وای لێبن چونکە خەڵک دایمە خوێندنی هەلی کە دروستەکە لە ناو وڵاتەکەیە بۆ ئەوەیە خوێندنی گشتی منافەسەی یەکتر بکەن باش بەس ماوەسەوەکو بڵێن ئەگەر ئەلکترۆنیش بێت هیچ ئامادەکارێکی بۆ کراوە یاخۆت ئەو پێراویستانەی کە پێویستن لەم باردووە خەڵک لە ڕووی داراییەوە دەتوانێت دابینیان بکات کاک حەکیم لە ڕووی ئۆنلاینەوە بێگومان ناتوانێت با بڵێن لە ڕووی ئەلکترۆنیەکەەوە ئێمە قسە بکەین ئەی پار نەیان کرد ئەی پار فەشەلیان هێناتیایە ئەی بۆچی هەر تاوەرزی یەکەم داخلی ئیمتیحانەکان کرا لەبەرەوەی نەتوانرا چەند ویستیان ئەم هینە ئەلکترۆنیە بکەن حت بڵین سەرکەوتو نەبوونتیایە لەبەرەوە شتێک نییە بڵین تا ڕادەیەک پار تەجروبە کراوە ناجا نەبوو من حەزەکەم ێ خاڵەسەرەوە بڵێم لە وڵاتانی دنیاشە حتا ئەوانەی کە پێشکەوتوشن کە بەردەوامەوان لەگەڵ ئۆنلاین و لەگەڵ خوێندنی ئەلکترۆنیە تا ڕادەیە سەرکاریان هەیە لەوێش تا ڕادەیە ئەمە خوێندنێکی مەرغوب نییە و ناجانی هەرچەنە بەکاریشێن و پەناشیان بۆ بردووە هەرچەناوان تا ڕادێکی زۆر لەگەڵ سەرکاریان هەیە لەوێش لە سەدا ئەشتوانم بڵم ئەو پەڕی نەجاحەتیە نابێت لە سەدا 50 نەجاحەتێنەوە چونکە بە هیچ جۆرە ناتوانێت بێ بە جێگرەوەی خوێندنی ناوپۆل چونکە جگە لە خوێندن ئەمە لایەنێکی پەروەردەیەشی هەیە کە ئێمە بێ حسابی بۆ بکەین چونکە تەنها هەر خوێندن نییە پەروەردەشی لەگەڵ باشە بەس وەکو ئەوەی کە ئێوە پێتان باشە هەموو بڵین قۆناغەکان دەیەکی بنەڕێت و تاوازی ئامادەی هەمووی لە ناو پۆل بێ ئەمە مەترسی بڵین تەندروستی دروست ناکە یاخود ئەگەر موچە کەش دابین بکرێت بۆ مامۆسایان مەترسی دروست ناکە لەسەر تەندروستی گشتی بڵین من حەزەکەم جارە یەکەمینی ئەوەی کە جەناب بە دوو خوێندن هەمووی لە ناو پۆل بێ ئەمەش بە یعنی ڕێکاری تایبەتی خۆی هەیە بێگومان هەموو لە حەزای مەترسی دروستەکە کەکە ئاهەنگ جێڕانێک مەترسی دروستەکە ڕەنگە لە کافیتریاکە دانیشی مەترسیە بێ بێگومان خوێندنگاش
مەترسیت هەرە بێ بەس بەڕاستی ئەمە هەموو دنیاکە ئەیکا چونکە بێ ژیان ئاسایی بێتەوە ئێمە نازانین کۆرۆناکەی تەواو بێ لەبەرەوە ئەمە ڕستێکی ناچاریەکە هەموو دنیایکە و بێگومان هەمووشیان بۆ نمونە لە پۆلێکە یەکێک ڕەوانەیە تووشی خوانەخواستە تووشی شتێکی وابێ یا لە خوێندنگایەکە هیچمان نییە تۆ ئەمە حەجزکەی نەیکەیتەوە بەس ئەمە نابێت بێ بەڕێگەر حتا ئەگەر لە منطقەیەکیش تۆ ئەمە شتێکی واڕوویە هیچ مەرج نییە ئەو منطقەیە دابڕی مەرجی خوێندن لە هەموو کوردستان پەچی بکەوێت بە بۆ چوونی بەرزدەم بڵێن خوێندنی ئەلکترۆنی پەیوەندی بە تەندروستیا خودت پەیوەندی بووە کە حکوومەت خۆی بزێتەوە لە موچەی فەرمانبەرامە تایبەتی مامۆسایان من بۆیە وتم حکومت جدی نیە لەکردنی خوێندن بەڕاستی ڕاستە کۆرۆنا وەزعی هەموو جیانی تێگاوە بەمانەشەوە کوردستانەوە بەڵام هەموو دنیاش بەرەو ئاسایی بوونەوەی ژیان و دەستپێکردنەوەی خوێندن ئەڕوە من پێم وابێ ینی ئەوەندەی لەبەر بارەداراییەکە و توانای ینی نەتوانایی حکومت و وەزارەتەکان بەرامبەر دانی موچە و بەرامبەر دابینکردنی پێویستە داراییەکان ئەوە سەبەبی ڕئیسیە و هیوادارم ئەمە نەکەن بڵێن بەتەنیا بەهۆی کۆرۆناوە بوو چونکە من پێشەوە بە جەنابتم وت حتا ئەگەر لە ناوچەیەکیشە ئەگەر کۆرۆنا مەترسی هەبوو لە خوێندنگایەکیشان دەست بوو تۆ ئەمە ئەتوانی دابڕی بەڵام ئەمە ناکاتەوەی تۆ هەموو خوێندنگاکانی کوردستان دابڕی و ئەگەر مەترسیەکە زیاتر وەمە بابەتێکی ترە بەڵام ئەم ڕیسکا بێ بکرێ و ئەبێ خوێندن بەردەوام بێ و ژیان ئاسایی بێتەوە لە ئێمە بە بۆ چوونی وێستا باشترین چارەسەر چییە پێویستە وەزارەتی پەروەردە پێدا چوونەوە بکات بە و ئەوەی کە 12 ئامادەیی و 1 و 2 بنەڕەتی لە ناو پۆلنەوەی تر بە ئۆنلاین باشترین ڕێگە چارە چییە؟ من پێم وابێ تا ڕادەیەکی زۆر ئەو اقتراحەیەکەتی مامۆستایان مەقبولترە وەک لەو اقتراحیکەوە کە ئەو بڕیارێکەوە حکومت داوێتی ئەو سێ ڕۆژ ڕەنگەکە باشتر بێ بەڵام بە ئەشتوانین لەوەش ینی بخینە بەر باس و لێکۆڵینەوە من وەکو ینی نمونەیە بەزەمە کاکە حەچیم باوەڕێ بێ پێویستی بە بودجە و دابینکردنی دارایی هەیە بۆ نمونەیەمە داتایەکمان لە بەردەما باە ئایا لە چەند خوێندنگانمان هەیە لە سلێمانیا دوو دەوامیە لە هەولێرایە لە دووەکە چەندمانەیە یەک دەوام بێ چەندمانەیە سێ دەوام بێ بۆ ئەوی بەپێ ئەوە ڕێکی خین چونکە جەنابەت ڕەنگە ئەو فترەیە و دیبێ پێشەوەی کە هەنیە خوێندنگاوین بکرێتەوە زۆربەی خوێندنگاکان سێ دەوام بوون ینی ئەتوانین ئەمەش ڕێگە چارەیەکە بەو سێ ڕۆژە ئەتوانین کەمتریشکەینەوە لە جیاتی 25 سەلەبە بیکەین بە 15 تەلەبە بەڵام ئەمە چیەوێ خۆتەرخانکردنی مامۆستایانیەوێ بۆ پرۆسەکە کە خۆتەرخانکردنی ویست دابینکردنی پێداویستێتە دروستەکانیەوێت ئەمە کە بتەوێ بیکەی ئەبێ باری دارایی و بژێوی ڕێک و پێک بکەی ئەجین بە هیچ جۆرێ پرۆسەی پەروەردە چ بەو اقتراحەیەکێتی مامۆستایان چ بەو اقتراحەی یاخودە و بڕیارەی کە حکومەت داوێتی بەم شێوەی ئێستا بە هیچ جۆرە بەڕێوە ناچێت باشە بەدا پرسیان بە سەرنجاوی داهاتووی مامۆسایان ناڕازی چی دەبێت ئەگەر حکومەت پێدا چوونەوەیەک نەکات من بێگومان وەکو لە بەیاننامەکە ئیشارەی پێکراوە بێگومان بڕیار درراوە ناڕەزایەتیەکان لە ڕۆژی دەستپێکردنی دەوام کە 27 مانگە دەست پێ بکاتەوە من ئتر نازانم ئەگەر حکومت من ڕەم وایە حکومت جدی نییە لەکردنەوەی مەکتەبە هیوادارم بەمانەیە بچێتەوە بیر لە بژێوی مامۆسا بکاتەوە جی ناڕازایەتەکان دەست پێکاتەوە چونکە بەم شێوەی کە ئێستا ئەیکەن بە هیچ جۆرێ نە مامۆستا توانای دەوامکردنێ بێ نەخێزانی خوێندکارەکان توانای دابینکردنی پێداویستەکانی خوێندکارانیانە بێ لە مامۆسایە چ لە چونکە ناینێرێتە خوێندنگایەکەوە لیژنەیەکی تەندروستی سەردانی نەکە ئاوی مەکتەبەکە بەڕێک و پێچی بەردەوام فەحز نەکرێ ینی بەڕاستی ئەبێ بەڕێستێکی تر لە سەر و ڕچی کۆرۆناوە بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا دیاری عەبدولقادر ئەندامی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی سوپاس بۆ ئێوە بینەرانی بڵێ سوپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ